ئەمە کێیە؟ کە ناوی دێت وا دەزانی خاوەنتەکیی تەریقەتی قادریە یان نەقشبەندیە نەک سەرکردەی حیزبێکی سۆشیال دیموکرات زوو هەڵئەچێ و توند و ڕەقە بەڵام سادەی و کۆمەڵایەتی بوونی وای کردووە لایەنگرانی بەدڵ خۆشیان بووە دوای ئەوەی وترا چەکی گەیاندۆتە کۆبانێ هەوادارانی بە جیڤارە ناویان برد کەچی ساڵێکە جگە لە تویت بەهۆی لاوازی تیمی یەکێتی لە حکوومەت نەیتوانیوە هیچ بڕیارێک بە ڕکابەرەکەی بگۆڕێت کە پیاوێکی مڕ و مۆچ و سەرەڕۆیە لە سۆشیال میدیا پادشا بوو بە سەدان پەیجی هەبوو دەیتوانی نەیارەکانی لە فەیسبوک تێک بشکێنێت هەر پۆستێکی دەکرد دەنگدانەوەی دروست دەکرد بەڵام ڕکابەرەکەی توانی بە پێدانی پارەیەکی زۆر بە کۆمپانیای فەیسبوک چەندین پەیجی دابخات و زەبرێکی کوشندەی لێبدات ئەمە لاهور جەنگی حسامەددین تاڵەبانیە و برازای مام جەلال و ئامۆزای قوباد و پاڤڵ تاڵەبانیە بەڵام ئەم پێچەوانەی دوو ئامۆزاکەی کوردیەکەی زۆر ڕەوان و پاراوە هەوادارانی بە شێخ لاهور ناوی دەبەن و لە میدیای کوردی وەک لاهور شێخ جەنگی خۆی دەناسێنێت و کەسێکی یاخی دەردەکەوێت دەیەوێت لە ژێر هەژمونی ماڵی جەلال تاڵەبانی بێتە دەر بەڵام لە تویتەر هێشتا براندی تاڵەبانی وەک نازناو بەکاردێنێت لاهور جەنگی لە قسەخۆشی و خۆشمەشرەبی لە مامی ئەچێت و دەتوانێت بە ئاسانی لەگەڵ سەرۆک هۆزێک و دیبلۆماتکارێک و بەقاڵێک دەمەتەقە بکات و بیکاتە هاوڕێی خۆی بەڵام هەرچەندە کارگێڕی کاری لە زانکۆی گرینویچ لە بەریتانیا تەواو کردووە کەچی هەرگیز ناچێت بەلای بابەتی فکریدا و دوورە لە ناوەندە ڕۆشنبیریەکان پارتیەکان دەڵێن وەک سەوزەفرۆشەکان قسە دەکات لایەنگرانیشی شانازی پێوە دەکەن و دەڵێن لەبەر ئەوەیە لە دڵی هەژارانەوە نزیکە لە ئاستی جەماوەری کاریزماترین و مەرخوورترین سەرکردەی ئێستای یەکێتیە بەڵام پێدەچێت دەستی لە بنی هەمانەکە دەرچوو بێت چونکە لە ڕووداوی هێرشکردنە سەر غالب محەممەد لایەنگرانی وتیان دەیانەوێت سەحرەکەی بەتاڵ بکەنەوە و هێڵە سیاسەکەی بەلاڕێدا بەرن بۆ ئەوەی بڕیارە گرنگەکان و دەستگاکانی ئەمنی و دارایی و پێشمەرگەی یەکێتی لە بندەستی دەربهێنن تۆمی ڕەخنە و توندیەکەی بەرامبەر بنەماڵەی بارزانی وێنەیەکی جیاوازی لە ناوە و دەرەوەی یەکێتیدا بۆ دروست کردووە بە جۆرێک وەک میراتگری جەلالیزم سەیری دەکەن بەڵام ئەگەر بەشێک لە کللتوری بنەماڵەیی و برازای جەلال تاڵەبانی نەبوایە ڕەنگە تەنیا سەرۆکی دەستگای دژە تیرۆر بووایە دەستپێکی کاری سیاسی لاهور لە سێمین کۆنگرەی حیزبەکەیدا بوو کە دەنگی یەکەمی ئەنجومەنی ناوەندی بەدەستهێنا لە 2020دا بە زۆرترین دەنگ بووە هاوسەرۆکی یەکێتی هاوشانی ئامۆزاکەی بەڵام وا دەرناکەوێت نێوانیان باش بێت وەک دەڵێن بەهۆی نەرمی هەڵسوکەوتی ئامۆزاکەی بەرامبەر پارتی خەریکە یەکێتی لە قۆناغی هاوسەرۆکایەتیەوە دەگۆڕێ بۆ هەوێ سەرۆکایەتی تاڵەبانی بیرمەندێکی وەک ئیبراهیم ئەحمەد و گروپێکی خوێندەوار و چەلەنگی وەک نەوشیروان موستەفا و شەهید ئارام و عەلی عەسکەری و خاڵە شیهاب و عومەر شێخموس لە دەوری بوون کە هەر یەکێکیان سەرکردەیەکی بەهێز بوون بەڵام دەوری لاهور شێخ جەنگی خاڵی و چۆڵە و چەند سەرکردایەتیەکی کەم ئەزمموی لەگەڵدایە کە دەوترێت هەر چاوەڕێی دەستی ئەون هەرچەندە حیزبەکەی لە دەسەڵاتدایە بەڵام ئۆپۆسیۆنانە مامەڵە دەکات و دەیەوێت لە گۆڕان و ئیسلامیەکان نزیک بێتەوە و دەنگە ناڕازیەکان کۆبکاتەوە چونکە دوو ئامۆزاکەی پرۆپارتی دەردەکەون و ئەمیش دژەپارتی بەڵام تا ئێستا لە بەر دڵی کوڕەکانی تاڵەبانی دوا بزماری لە تابوتی کێشمەکێشمی لەگەڵ پارتی نەداوە و هەر دەچێتەوە خاڵی سفر کە ئەوەش لە بەرجەوەندی پارتیە چونکە ئەگەر حیزب سەرکردەیەکی کاریزما و سەرکردایەتیەکی دەستە جەمعی نەبوو ئەوە خۆری بەرەو ئاوابوون دەچێت لاهور جەنگی هاواری نوێکردنەوەی یەکێتی دەکات و سەرکردایەتی کۆنی پاڵ پێوەنا بەڵام هێشتا ڤایرۆسی گەندەڵی لە ناو خانەکانی یەکێتی داهاتوچۆیەتی و خەڵکیش تا ئێرە دەمامکی لە ڕوودا بەستون و متمانە ناکەن هەرچەندە زۆر جار خۆی وە قوتابی و جێگرەوەی نەوشیروان موستەفا وێنا دەکات بەڵام تا ئێستا خاوەنی وتارێکی فکری نییە وەک ئەو کە لە یادەوەری خەڵک دابێت
سەرڕای هەموو ئەمانە لاهور هێشتا مەرغوبتر و کاریگەرترە لە دوو ئامۆزاکەی کە وەک دوو کەسی تەسلیم بووی ئەجەنداکانی پارتی سیر دەکرێن. بەس ڕابردوو سەلماندوویەتی بۆ بردنەوەی ململانێ شەعبیەت گرنگە بەڵام یەکلایکەرەوە نییە، بۆیە دەبێت بە فکر و ڕوئیاوە تەوزیفی شەعبەویەتەکەی بدات. ئینجا دەتوانێت لە بەرامبەر چەک و هێزی پارە بمێنێتەوە.